چی بەهای دۆلاری بەرز کردەوە؟ بەهای دۆلار چی لێ دێت؟ هۆکاری بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی چییە؟ دەرەکین یان ناوخۆیین؟ دابەزینی بەهای دیناری عێراقی کەی جێگیر دەبێتەوە؟ لە ساڵی 2005 تا ساڵی 2020 بەهای 100 دۆلاری ئەمریکی لە نێوان 118,000 دینار بۆ 125,000 دینار یاری کردووە. ئەوەش درێژترین ماوە بوو لە عێراقی دوای سەدام بەهای دیناری تیادا جێگیر بوو بێت. لە ساڵی 2020ەوە کە بەهای دۆلار بەرامبەر بە دینار لەلایەن بانکی ناوەندی و گۆڕانکاری تیادا کرا، ئیتر هەر 100 دۆلارێک لەسەر 140,000 دینارەوە مامەڵەی پێوەکراوە. ڕۆژانی ڕابردووش بەرزبوونەوەی نائاسایی بەخۆیەوە بینی و گەیشتە نزیکی 150,000 دینار. هۆکارەکانی ئەم بەرزبوونەوەی چی بوو؟ کێشە بنچینەیەکانی ئابووری عێراق یەکەم هۆکارە کە بەردەوام حساباتەکانی کورد دەهێنن و گریمانەکانی زیاد دەهێنن. جگەلەوەش پشۆکانی سەری ساڵ و هۆشداریەکانی دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دوو هۆکاری گرنگ و کاتی بوون بۆ ئەو بەرزبوونەوەیە، هاوکات لەگەڵ گەڕاندنەوەی باج بۆ سەر وەحدەی ئینتەرنێت و مۆبایل و کەمبوونەوەی یەدەکی زیار و دراوی بیانی. ترسی ئەوەی دروست کرد کە بەهای دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە دەستکاری بکرێت، ئەمەش ترسی لە بازاڕدا دروست کرد. دوو هۆکاری دیکەش کە زۆر باسییان لێوە دەکرێت چوونە دەرەوەی دۆلارە بۆ وڵاتی ئێران بەهۆی و خێرانانی ڕووبەڕووی دراویە وڵاتە بۆتەوە. لە تەنیشتی ئەویشدا عێراق کۆتایی بە تۆماری بازرگانان هێنا بۆ بەدەستێنانی دۆلار بە نرخی فەرمی کە بە سیستمی ئەسی کۆدا ناسراوە. هۆکارەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار ئەمانە بوون، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەگەری دابەزینەوەی بەهاکەی لە پێشدایە وەک چۆن بەرزبوونەوەشی ترسی خەڵکە.